هەڵبژاردەی عێراق لە بەردەم یاریی چارەنووسازدایە بۆ گەیشتن بە جامی جیهانی 2026. شێرەکانی ڕافیدەین لە یاری پاشکۆی گەیشتن بە پاڵاوتنی جیهانی بۆ گەیشتن بە مۆندیالی 2026 دوای ئەوەی لە یاری چوون بە گۆڵێک لەگەڵ ئیمارات یەکسان بوو، ئەمجارە لە بەسڕا پێشوازی لێ کردووە و یاری گەڕانەوە ئەنجام دەدەن. یاریەکە کاژمێر حوتی ئێوارەی سێشەمە لەسەر یاریگای بەسڕەی نێودەوڵەتی ئەنجام دەدرێت. هەڵبژاردەی عێراق دوای یاری چوون ڕۆژێک پشووی وەرگرت و 3 مەشقی لە بەسڕا بۆ ئەم یاری ئەنجام داوە. تەواوی یاریزانە بەشداربووەکانی یاری ڕابردوو بۆ ئەم یاریش ئامادەن. تەنها عەلی حەمادی بەهۆی پێکانەوە دوورکەوتوتەوە. عەمار موحسین لە شوێنی بانگەشت کراوە و محەممەد جوادیش زیاد کراوە بۆ پێکاتەی تیپەکە. لا کۆنگرەی ڕۆژنامەوانی پێش یاریەکە گراهام ئارنۆڵدی ئوستورالی و ڕاهێنەری هەڵبژاردەی عێراق باسی لە ڕوبەڕووبوونەوە گرنگەکەی بەرامبەر ئیمارات کرد و وتی داوام لە یاریزانەکان کرد خۆیان بە هیچ شتێکەوە سەرقاڵ نەکەن، تەنانەت ماڵ و خێزانەکانیان لەبیر بکەن، چونکە هەڵبژاردەکەیان لە پێش هەموو شتێکەوەیە. سوودێکی زۆرمان پێدەبەخشێت. ئامادەبوونی 65,000 هاندەر پاڵنەرێکی گەورە دەبێت. پێویستمان بە هاندەران هەیە بۆ ئەوەی ببنە یاریزانی ژمارە 12 لە یاریگادا. لعب بين أرضك وجمهورك 65,000 متفرج الحضور حيكون وهذا. ئەم یاریە دوای یاری پاڵاوتنی جامی جیهانی 2026 دەبێت لە کیشوەری ئاسیا دوای ئەوەی 8 هەڵبژاردە گەیشتنیان بە مۆندیال مسۆگەر کرد. لە نێوان عێراق و ئیماراتیش یەکێکیان دەستنا پاشکۆی جیهانی بۆ ئەوەی گەیشتن بە جامی جیهانی 2026 مسۆگەر بکەن. حوسێن محەممەد، کەناڵی پێام.